پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێر نەک پرۆژەیەکی استراتیژیە لە هەولێر و لە هەرێمی کوردستان. ئێستا لەو پرۆژانێک کە لە عێراق جێبەجێ دەکرێتن لە ژمارە یەکی ئەو پرۆژانەیە کە پرۆژەیەکی زۆر استراتیژیە، قەبارەکەی زۆر گەورەیە. هەموو ئەو پرۆژانەی لە مێژووی شاری هەولێر ئاو لە بۆ هەولێر دابین دەکەن لە سەعاتێکدا 10,000 مکعبە، ئەوە 2000، یعنی واتە بەرامبەری هەموو پرۆژانەی لە مێژووی شاری هەولێر ئاو هەیە دوو بەرامبەری ئەوە ئاو دابین دەکات. زۆر بە خێرایی بەڕێوە دەچێت. ئێمە دوێنێ شەویش لە پارێزگا کۆبنەوەیەکمان هەبوو لە بۆ چارەسەرکردنی گرفتە فەنیەکانی ئاوی گەڕەک و ماڵەکان کە لە وەرزی هاویندا و ئەو ساڵیش کە وشکە ساڵیە بەو زۆرە کاریگەریەکەی زۆرتر بووە، نزیک بە 175 پرۆژەکە تەواو بووە. ئەو پرۆژەیە دوو هێڵە، هێڵی یەکەمیان ئینشاڵڵا خوای گەورە پشتیوان بیتن لە مانجی 7 ئاو دەگاتە ماڵان، هێڵی دووەمیش لە کۆتایی ساڵ. و پرۆژەی ڕووناچش کە دیسانەکەەوەش کاریگەری لەسەر ئاوی ماڵان هەیە، بازنەی 120 متری ئینشاڵڵا لەو چەند ڕۆژە تەواو دەبی هەموو گەڕەکەکانی ناو، بازنەی 120 متری کارەبای بەردەوامیان دەبی کە یەکێک لە گرفتەکانی ئاو ئێستا گرفتی کارەبایە کە موریدەکان لە هێڵمان لە موریدەکان کارەبامان وەرگرتیە. و ئەو پرۆژە گرنگە لە بەرامبەریشدا پرۆژەی ئاوی قوشتەپەشەیە کە ئەویش سەداچلی کارەکانی تەواو بووە. پرۆژەکە بە پێش زەمەنی خۆی کەتیتەوە، بابەتێکی زۆر استراتیژی شاری هەولێرە.